جسدي خوي بيدا أبوشي ويتزين به ويتجمل به خوي في أرازين يتوا وخوي في جوان أكا وكحسي وظاهري خوي تبارك وتعالى لسوري أعراف فنيا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم أو شتيك خوي تبارك وتعالى خلق فلاش تسول شتيكا إمن جلوبرجي لدرستكين يواري سوآتكم. طبعا معنى دلالي كاني إما بمعنى دلالي واتا بيت كلويكا بمعنى جلد مثلا أما بمعنى سشا بالبرشكة وغيبات وستايل وتكنيكي أو أنا بزرقي وإذا بأقداري أو بابا توبال وخبي لما دي كلوزي رمضان شون آمد السازية كين بناي خوي بخشندي مهربان ئەمڕۆ لە ئەنجومەنی خوشکان لە مەڵبەندی چەمچەماڵ لە خزمەت کۆلێک لە گەنجان و خوشکان و ئافرەتان بووین خێوەتگەیەکیانە بوو خێوەتگەی ڕۆژی جیهانی باڵاپۆشی بوو کۆمەڵێک بابەت و سیمیناری گرنگی لە خۆ گرت بوو لە نێویاندا زۆر جەخت لەسەر ئەهمیەت و گرنگی تاجیشکۆ و باڵاپۆشی کرایەوە ئەوەی جێگەی سەرنج و خۆشحاڵی بوو گەنجانێکی زۆر بە گڕوتین و بە ئەمەک لێرەدا حزوریانە بوو بەشداربووانی خێوەتگەکە زۆرێک لە گەنجەکان بوون بۆیە ئەوە خاڵێکی زۆر دڵخۆشکەر بوو پۆینتێکی زۆر دڵخۆشکەر بوو بۆیە الحەمدولillah ئەمڕۆ ئەم خێوەتگەیە یا بینینی ئەم سیمانورانیە یا چۆنەڵەی شوجاعەت و ئازایی و لێبڕانی ئەم گەنجانە گڕوتینێکی زیاتری بە ئێمەی پێشکەشکارانی سیمینارەکان بەخشی لێرەوە ئێمە چۆنەڵەی دیسانەوە پیرۆزبایی لە ڕۆژی جیهانی باڵاپۆشیدا لەم پۆلە خوشکە بە ئەمەکە ئەکەین کە سەرمانەک و کەشکەشانی ئاسمان پێیانەوە بەرزە بەشداربووانی ئەم خێوەتگەیە کۆمەڵا گەنجانێکی بوێر و خاوەن معلومات و بەشداربووی بن کە قورئانیەکانی حیکمە و ئەنجومەنەکانی خوشکان و ناوەندە قورئانیەکانن بۆیە هەرێکێکیان ئومەتێکە هەرێکێکیان الحەمدولillah کاریزمایەکن هەرێکێکیان مامۆستان لە جێگەشوێنی خۆیانە بۆ پەروەردەی تاک و خێزان و کۆمەڵگە بەنای خوای بەخشندە و مهرەبان ئەمڕۆ ئێمە لە ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری هەستاین بە خێوەتگایەک بۆ ڕۆژی جیهانی باڵاپۆشی کە دوو سیمینارمان ئامادە کرد بوو لەلایەن مامۆستا بەدرێ و دکتۆرە پەری کە باسییان لە باڵاپۆشی دەکرد و من لێرەوە ڕۆژی جیهانی باڵاپۆشی پیرۆز لەو کەسانە دەکەم کە باڵاپۆشن هیوادارم ئەو کەسانی باڵاپۆش نیت ببن بە باڵاپۆش و زۆر سوپاسی مامۆستایانی ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەریەکەم کە ئەزیتان گەشاوە و ئەم سیمیناریان ڕێخست. بەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان زۆر خۆشحاڵ بووم لەم خێوەتگەی باڵاپۆشی بەشدار بووم لە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری خوشکانی چەمچەماڵ دوو سیمیناریان پێشکەش کرد کە زۆر سوودمان لی بینی دەستیان خۆش بێ کە ئەوانەشی بوون بە باڵاپۆشی وادارم هەر بەردەوام بن کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی باڵاپۆشی پیرۆزبایی لە هەموو کورد و کوردستانەکەم. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکان هەستاین بە دابینکردنی ئەم چادرگەیەکە بۆ ئەمڕۆ بۆ هەموو ئەو کچە گەنجانەی کە لێرەیە دەرد و دەورێکە خوێنن و هەستمان کرد کە دوو بۆنە زۆر نزیکە یەکێکیان ڕۆژی جیهانی باڵاپۆشیەوە هاتنی مانگی ڕەمەزانە بۆیە ویسمان ئێمە لێرانە کۆمەڵێ زانیاری سوود بە سوود بگەێنین بەم کچە گەنجانەی کە لەگەڵ ڕۆژگارە لەگەڵ ئەوانەی کە لە دەرز و دەوامەکانانە لەگەڵ حیجابە ئاشنایان بکەین وەوایان لێ بکەین ئایا حیجاب لە هەموو سەردەم و کاتێک و لە هەموو شوێنێکا لەبەر ئەکرێ و مەرجەکانی حیجاب و لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانیشە لەلایەن مامۆستا بەدرێەوە سیمینارێکی زۆر بە سوود پێشکەش کرا هیوادارین ئیشەڵا ئەم کچە تازە پێگەشتوانە مەرجەکانی حیجاب و حیجاب لەگەڵ هەموو سەردەمێکا ئەگونجێ ئینشەڵا بگونجێ لەگەڵیانە. بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری هەستان باکردنەوەی خێوەتگەی بە خوشکانی شارەکەمان و دوو سیمیناری پێشکەش بە خوشکانمان کرد سیمیناریکان تایبەت و بە ڕۆژی جیهانی باڵاپۆشی و سیمیناریشان تایبەت و بە هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و سوود و گرنگی خۆی هەبوو بۆ خوشکانمان هیوادارین هەموو خوشکێکمان ببێ بە باڵاپۆش و بە تایبەتی لەم ڕۆژگاری ئەمڕۆماندا بەڕاستی خوشکانمان هەتا باڵاپۆش بن پارێزراوترە بن و هیوادارین سەرکەوتوو بن هەموو لایەک دەستیان خۆش بێت.